پاکردنەوەی بەنداوی دوکانی کێکە لەو هەوڵانەی کە دامەزراوەی بم بە جددیکاری لەسەر کردووە. ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش بە باشمانزانی کە بەشداری ئەم هەوڵە بکەین لە دامەزراوەی بم بتوانین ئەو کەرەستانەی ئەو پاشماوانەی کە لە ناو بەنداوەکەدا دەردەهێنرێت ئێمە بتوانین سوودی لێوەربگرین و کارێکی هوەری پێ دروست بکەین. تاوان لە دوای ئەوەی ئێمە بەنداوەکەمان پاک کردوێتەوە وەکو ئەبینن لە پشتەوە کەرەستەکان هەمووی دانراوە و ئەو کەرەستانی کە ئێمە پێویستمانە بۆ دروستکردنی کارێکی هوەری ئەی بینەوە ناو ئۆفیسی ئارتفرۆش و لەوێەوە ئێمە کارێکی هوەری لێبەرهەم ئەهێنین. دواوەی چەند جارێک لەگەڵ ئارتفرۆش دانیشین وەکو بیرۆکەی شەکە مناقەشەمان کرد ئیتر ڕێکەوتین لەسەرەوەی کە ئەو پلاسکانی کە کۆکراوەتەوە بکرێتە کارێکی هوەری. کارە هوەریەکەشەوەی کە شەپۆلی دەریاک دروستکەن لەو پلاسکی کە لە ناو دەریاچەی دوکان کۆیان کردوێتەوە. دوای ئەوە لەسەر ئەندازەی شەپۆلی ئاوەکە ڕێکەوتین کە ئەندازەکەی چەند بێت دەستمان کرد بە سترەکچەری شەپۆلەکە بە ئاسن. دوای ئەو پلاسکی کە لە دەریاچەی دوکان کۆیانکرۆ بۆیان نەقڵکردین وردەوردە ئەو پلاسکانی کە دەبە و پلاستیکەوە بە تەلی حەدادی و بە شەبەکەیەکی بەعسی لە ژێرەوە وردەوردە بە تەلی حەدادی لێمان بەستووە. ماوەی ئیشەکە بەگشتی نزیکەی مانگێکی پێچ و دوایەوەی چەند ڕۆژێک دانیشتمان لەسەر کرد. دوایەوە تر موادمان هێنا و ئەو هەموو پلاستیکە کۆکەرە و جایکەرەوە و سترەکچەری ئیشەکە و نزیکەی مانگێکمان پێچووە. ئەو پلاسکی کە بۆمان هات نزیکەی 300 کیلۆ زیاترە بەکارمان هێناوە لە شەپۆلی ئاوەکە. لە کۆتاییە بڕیاری ئەوەمانیا کە کارەکە لەسەر فولکەی سەرەکی ڕێگای دوکاندا بنین بە مەبەستی ئەوەی کە شوێنەکەی شوێنێکی زۆر بەرچاوە و هەر کەسێک کە لە دوکانەوە بڕواتە دەرەوە یاخود داخلی دوکان بێت یاخود ئەو سەیرانکەرانی کە بۆ گەشت و سەیران سەردانی دوکان ئەکەن بتوانن زۆر بە ئاسانی کارەکە لە بەرچاویان بێت و بتوانن بیبێنن. ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش بەشێکی ئەو پاشماوە پلاستیکانەمان کۆ کردەوە و دواتر لە ڕێگەی ئەوەی کە وەکو کارێکی هوەری هۆشداریدان لە ڕێگەیەکی فۆرمی هوەریەوە بتوانین دووبارە ئەم کارە پارچەیەکی تری هوەری لێ دروست بکەین و دایبنین بە مەبەستی زیاتر هۆشداریدان بە هەموو تاکێکی کە لەم شوێنەوە تێپەڕ ئەبێت بۆ ئەوەی زیاتر پارێزگاری ژینگەکەیان بکەن و ئاگاداری سەرچاوە ئاویەکان بن و لە پیسبوون بیپارێزن. بیرمان لەوە کردەوە جیاواز لە گەیاندنی ئەم هۆشداریە ژینگەیە چۆن بتوانین سوودێکمان هەبێت بۆ ئەو ئاژەڵە بێلانانەی کە لە قەزای دوکانە هەن. بۆیە شێوازی دروستکردنی بینایی ئەم کارە هوەری کە دروست کراوە بە جۆرێکە کە ئەو ئاژەڵە بێلانانی لە ناو قەزای دوکانە و لەم ناوچەیەدا کۆبوونەتەوە ئەتوانن بڕۆنە ناوەوەی ئیشە هوەریەکە و بیان پارێزێت لە هەر بابەتێکی باران و بەفر و کەش و هەوایەکی سەخت و بتوانین ژیانیان لە مردە ڕزگار بکەین. گەڕانێکی زۆرمان کرد بڕیارمان لەسەر ئەوەیە کە هەموو ئەو کەرەستانەی کە ئێمە بتوانین کارە هوەریەکەی لێ دروست بکەین کەرەستەی بێزیان بن بە تایبەتی بۆ خاکەکەی کە ئێمە لە شوێنی با بڵێن لەو جێگەی کە دامانناوە ئێمە دای ئەنێن و هیچ زیانێک بە خاکەکە نەگەیەنێت لە کاتی دانانەکە. و زۆر بە گرنگی ئەزانم باسی ئەوە بکەم کە ئەم کاری ئێمە لێرە دای ئەنێن کارێکە بۆ ماوەیەکی کاتیدا هەندێت لەبەر ئەوی خۆمانەزانین پلاستیک بە ئەنجامی گۆڕانکاری کەش و هەوا باران یاخود ڕەشەبا ئەم پلاستیکە ڕووبەڕووی شیبوونەوە و تێکچوون ئەچێت و ئەکرێت لە کاتی ڕەشەبایە بڵاو ببێتەوە. بۆیە ئێمە بڕیارمان ناکە ئەم کارە هوەریە دای ئەنین لێرە بۆ ماوەیەکی کاتی بێت و هەر کاتێک زانیمان کە بەرە و خراپی و تێکچوون ئەچێت ئێمە کارەکە ئەگوازینەوە و بە مەبەستی ئەوەی هیچ زیانێک بە سروشتەکە نەگەێنین و بە خاکەکە نەگەێنین.